ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی لە راپۆرتێکدا باسی ئەو پەژارەی کردووە کە تووشی ئەفسەر ئەمریکیەکان بووە لە دیتنی عەمید موسا سالاو پارمۆ لە ڕیزی کودەتاچیانی نەیجەردا. بەو پێی ناوبراو 30 ساڵ ئەمریکا پەروەردە و ڕاهێنان بە خۆی و هێزەکەی دەکات. مایکل فیلیس لە راپۆرتەکەیدا لە نیامی پایتەختی نەیجەرەوە دەڵێ ئەفسەر ئەمریکیەکان هەستیان بە ڕاستڵەکینێکی زۆر کرد لە دەست بەسەراگرتنی دەسەڵات لەلایەن سوپای نەیجەرەوە کە هاوپەیمانێکی ئەمریکا بوو لە دژی جیهادی ئیسلامیەکانی خۆر ئاوای ئەفریقیا. بە پێی ڕۆژنامەکە ئەوەی زیاتر ئەمریکیەکانی نیگەران کرد وێنەی عەمید پارمۆ بوو لە نێو کودەتاچیاندا. ناوبراو لە زۆر خولی سەربازی ئەمریکیەکاندا بەشداری کردووە و چەندین جاریش ئەفسەرانی ئەمریکای بۆ ماڵی خۆی بانگهێشت کردووە. فەرماندەی هێزی تایبەت بووە بۆ جەنگی قاعیدە و داعش لە خۆراوای ئەفریقادا. هەفتەی ڕابردوو پارمۆ دوو کاتژمێر لەگەڵ ڤیکتۆریا نۆلاندی بریکاری وەزارەتی دەرەوەی ئەمریکادا کۆبووەوە کە بێئەنجام بوو. بەڵام نۆلاند ناوبراوی هانداوە بۆ گەڕانەوەی وڵاتەکەی بۆ جەنگی دژە قاعیدە و داعش و ڕێکخراوی بۆکۆ حەرام و ڕێگەنەدان بەوەی نەیجەر ببێتە پێگەیەک بۆ ڤاگنەر. مارک هیکسی لیوای خانەنشینی ئاسمانی ئەمریکا کە فەرماندەی هێزەکانی ئەمریکا بووە لە ئەفریقادا لە نێوان ساڵانی 2007 و 2019دا بە هاوڕێی نزیکی پارمۆ ناو دەبرێت. دەڵێ هێز ئەمریکیەکان کە ئەویان خۆش دەوێت هیواخوازن ئەوەی لە نەیجەر ڕوودەدات کەوتنێکی ئارام بێت. پارمۆ یەکێکە لە باشترینی هێزەکانی نەیجەر و تەوەرەی هێز ئەمریکیەکان بووە لە خۆراوای ئەفریقادا و هەمیشە وای کردووە سوپای ئەمریکا هێزەکانیان بۆ مەشق پێکردنی هێزەکانی بنێرن. هیکس دەڵێ لە دەستدانی پێگەی نەیجەر شکستێکی گەورەیە بۆ استراتیژی ئەمریکا چونکە ئەو وڵاتە دوورگەیەکی ئارامی سەقامگیر بووە لە نێو دەریایەکی شەپۆلاوی جیهادیدا. تا پێش بەرزکردنەوەی بۆ سەرۆکایەتی ئەرکانی سوپای نەیجەر پارمۆ فەرماندەی هێزە تایبەتەکانی نەیجەر بوو. هێزەکانیشی هاوشانی هێز ئەمریکیەکان دەجەنگان تا 26 تەمووزی ڕابردوو کە کودەتا لە دژی سەرۆک بازووم ئەنجام درا. پارمۆ باش دەزانێت کودەتا باجی دەوێت بۆیە لە وەڵامی بۆ ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ نووسیوێتی ئەگەر ئەمە باج بێت لە پێناوی سەروەریماندا با بیدەین. سەرەڕای گفتوگۆ سەرنەکەوتوەکەی نۆلاند و پارمۆ بەڵام ئەمریکیەکان دۆستایەتیان لەگەڵ ناوبراودا لە ئاستێکدا دەبینن کە بتوانن لە وڵاتەدا بمێننەوە. پارمۆ لە ئاهەنگی سەری ساڵدا ئەفسەرانی ئەمریکا و بەریتانیای بۆ ماڵی خۆی بانگهێشت کرد. بەڵام فەڕەنسیەکانی بانگهێشت نەکرد و لەو ئاهەنگەدا بە ئازادانە لە دژیان دواوە چونکە فەڕەنسیەکان بەبێ پرس بەوان ئۆپەراسیۆنیان ئەنجام داوە. هەرچەندە نۆلاند بەڵێنی درێژەدان بە گفتوگۆی زیاتری لەگەڵ خۆی نەهێنایەوە بەڵام ئەمریکیەکان هیواخوازن پارمۆ لەگەڵیاندا بمێنێتەوە بەوەش نەیجەر لەگەڵیاندا بمێنێتەوە.